خۆشبەختانە بەشێکی زۆر لە شانۆکاران توانیویانە کارەکانیان وان مایشەکانیان لە فستیڤالە نێودەوڵەتیەکان و لە فستیڤالە گەورەکاندا نمایش بکەن و بەشێکی زۆریش لە بەشداربووەکان توانیویانە خەڵات بەدەستبێنن. لە ئێستادا کۆمەڵێک لە شانۆکاران توانیویانە لە یاخود بەشداریان لە دەیەمین فستیڤاڵی شانۆی سەرشەقام کردووە لە تونس و توانیویانە خەڵاتیش بەدەستبێنن. بێگومان قسەباسی زیاتر لە سەر ئەم فستیڤالە لەگەڵ زۆر بەڕێز ڕزگار فەقێ شانۆکارەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لە تونسەوە لەگەڵ مەکاک ڕزگار سلااوت لێبێ و ئەم کاتت باش. سپاس بە تۆ. ئەگەر باسێکی فستیڤالەکەم بۆ بکەی ئەم فستیڤالە چییە و چۆن ڕێکخراوە و ئێوە چۆن بانگێشت کراون و بە چەند کار بەشدار بوون لەوێ؟ سپاس بۆ فرساتی خۆشەویست. هەڵبەت ئەم فستیڤالە لە وڵاتی تونس لە ویلایەتی قەسرین سازکرا کە دەهەمین خولێتی نێودەوڵەتیە. ئەم ساڵ وەکو ساڵانی پێشووتر ئەوان لە ڕێگەی فستیڤالەکەی خۆیانەوە لینکەکەن بڵاو کردەوە کە هەر گروپێک خواستی بەشداری بوونی هەیە کە کۆمەڵی مەرجی تیا بوو دانرابوو ئەتوان بەشدار بن. ئێمە بە دوو بیرۆکەی خۆمانمان ناردێ ئەوێ خۆشبەختانە هەردوو بیرۆکەکە وەرگیرا، بەڵام ئەوان زۆر تەئکیدیان لەسەرەوە کردەوە کە ئێمە زیاتر ئیش لەسەر بابەتی مادەی هۆشبەرەکە بکەین کە لە بیرۆکەی هونەرمەندی خۆشەویست کاک هونەر تایرە ئەو بەندەکاری دەرهێنان و نواندنم بۆ کردووە، محەممەد جمەشکاری مۆسیقای کردووە. شێوازی بەشداریکردن پێم وا بوو بە نزیکی 15 وڵات بەشدار بووە، 15 بۆ 18 وڵات بەشدار بوو. لەگەڵ ئەوە کە کیلو یەک شانۆ نمایش کراوە، هەندێکی نمایشی ستێج بوون، هەندێکیان نمایشی شەقام. کارەکەی ئێمە نمایشیش. بڵێ ئەو بابەتانەی کە جەختی لەسەر کرابوو کە لەناو ئەو فستیڤالە نمایش بکرێت یاخود ئەو بابەتانەی کە کارە شانۆیەکانی ئێوە بتوان گزارشتی لێ بکەن و با بڵێن داواکاری فستیڤالەکە بۆ چی بوون بابەتەکان؟ من تاوان لە 2019 جارێکی تر لە فستیڤالێکی تری تونس بەشدار بووم. ئەو کات کارەکەی من زۆر تایبەتم کردەوە بە هەر چوار پارچەی کوردستان و بەسەر ئەو نەهامەتیانی بەسەر چوار پارچەی کوردستان هاتون بۆ نمونە شەنگال، ئافرین، کۆبانێ، سنە، شنۆ، مەریوان، هەڵەبجە، گەرمیان، هەموو ئەو نەهامەتیانی هاتون لە ماوەی 20 خولێکێکە لە ڕێگەی هیواری کوردی و نووسینی عەرەبیەوە گەیاندمان. بۆ ئەم ساڵ و بۆ خۆتان نەزانن شانۆ و تەواوی بەوابوارەکانی ونەر ڕۆژانە لە گۆڕانکاریایە پێیان باش بوو ئەم ساڵ ئەو کارانەی کە ئەکرێت بابەتەکان جیهانی بن. بۆ نمونە بەندە لەسەر کاری مادەی هۆشبەر قسەم کرد کە مادەی هۆشبەر ئێستا یەکێکە لەوانەی کە یەقەی تەواوی جیهانی گرتووە، تەواوی کۆمەلگا و تەواوی دانیشتوانی سەرم ڕوو زەمینە خەریکن گیروەردەی و بابەتە بن و هەر وڵاتێک بە جۆرێک لە جۆرەکان کێشەی لەگەڵ ئەو بابەتە هەیە. من یەکێک لە بیرۆکەکان ئەمە بوو کە هونەرمەندی خۆشەویست هونەر تایر بیرۆکەکە هی ئەو نووسینەکە هی ئەوە بیرۆکەیەکی تر کە هەری خۆم بوو بەڕاستی بابەتی تموتیژی بوو بەرامبەر بەژن، یعنی یەکێکی تر لەو بیرۆکانی کە بابەتی تموتیژی بەرامبەر بەژن ئەویش هەر بەبێک و دوو بەڕاستی قبول کرابوو، بەڵام پیان وابوو بۆ ئێستا مادەی هۆشبەرەکە ئیشی زیاتر لەسەر کرێ پەیوەندیان پێوە کردیمتیان ئەوە هەردوو بیرۆکەکەتان وەرگیراوە. مادەی هۆشبەرەکە بەڕاستی زۆر جیهانی ترە و ئێستا هەموو جیهان پیوە گیروەردەبووە، پێمان خۆشە لەسەرەوە کارکرد. زۆر باشە. بێگومان تۆ یەکێک بووی لەو ئاکتەر و یەکێک بووی لەو دەرهێنەرانەی کە لەناو فستیڤالەکەی خەڵاتی باشترین ئاکتەری فستیڤالەکەت بەدەستهێنەوە. ئەمە چه هەستێکی لە لای تۆ دروست کردووە و بۆ جاری ئایندایی یاخود بۆ فستیڤالی تری هاوشێوە هەوڵ ئەدەن زیاتر گرنگی بەو بابەتانە بن کە لەناو ئەو با بڵێن فستیڤالەیە کارتان لەسەر کردووە؟ تاوان بۆ وەرگرتنی خەڵاتەکە منەمەوێت لێرەوە بڵێم ئەو خەڵاتە پێشکەشە بە هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان هاوکارمان بوون، پێشکەشە بۆ هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان دەستگیرۆیان کردوین. خەڵات بە جۆرێک لە جۆرەکان خۆشە، بەڵام ئەرکشت قورس دەکا بەڕاستی. هەڵبەت ئێمە لە دوای نمایشەکە بۆ ئێستا لەمڕۆ فستیڤالێکی تر لە قرتاژ دەست پێکە کە قرتاژ بۆ خۆی ناوبانگێکی گەورەی هەیە لە دنیادا. دوای ئەوەی کە خەڵاتەکەمان بەدەستێناوە، دوای ئەوەی بیرۆکەکەمان کە
پیانزانی بۆ جگە لەوەش کە خۆیان هەندێک لەو میوانانی قرتاچکە بینیوان ڕاستەوخۆ هەردوێنە پەیوەندیان پێوە کردی پیان خۆش بوو لە ڕۆژی 14 مانگ هەمان ئەم کارە لە میانی فستیڤاڵی قرتاچشان نمایشکەین بۆ جارێکی تر ئێمە 14 مانگ نمایشەکەینەوە بۆ ئەوەی کە بڵێ چۆن بەشدارە بن لە وڵاتانی تر بۆ خۆ دەزانی کاتە دێتە نێو فستیڤاڵێکی نێودەوڵەتیەوە دەیان وڵاتی تر بەشدارە بێت تۆ لەوێتر بیرروبۆچینی خۆتە گۆڕیتەوە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی دروست دەکەی جۆرێک لە جۆرەکان دۆستایەتی دروست دەبێت هەوڵە دەین جارێکی تروە بتوانین بە بیرۆکەیەکی تر لە فستیڤاڵێکی تری ژیانیا بەشدار. زۆر باشە. لیژنەی داوەران سەر بە چنەتەوەیەک بوون و هیچ ئەندامێک لە ئەندامەکانی تیا بووە کە شانۆکارێکی کورد یاخود دەرهێنەرێکی کورد بێت. لێژنەی داوەران لە 5 وڵات پێکات بوو، وڵاتی تونس، وڵاتی مەغرب، وڵاتی ئەردەن، وڵاتی عێراق کە دیسانەوە مای فەخرە بەڕاستی کوردێک لە شاری کەرکووک هونەرمەند نەژاد نەجم بە نورایەتی عێراقەوە لەو لێژنەیە کە ئەندامی لێژنەی فستیڤاڵ ئەندامی لێژنەی داوەری بێت وەکو کوردێک و هەم لە کوردستانیشەوە بەشدار بێت بە ناوی کوردستان و عێراقەوە. بەڵێ کاک نەژاد نەجم من ئەمەوێت سواسیشی بکەم بەڕاستی لە کاتی وەرگرتنی کارەکەی ئێمە هەندێک کاروباری ڕۆتینی بابەتی فیزە و کۆمەڵێ ئەوانی کە ئەو پەیوەندیانی کە دروست دەبێت لە نێوان گروپەکانە کار ئاسانی بۆ کردی. زۆر باشە. ئەمە پرسیاری ئەوە بکەم با بڵێن پێدانی خەڵاتی باشترین ئاکتەر باشترین ئاکتەری کوڕبا بەڕێستان و بێگومان کارەکەی ئێوە یەکێک بۆ لە کارە سەرکەوتۆکانی ناو فستیڤاڵەکە. ئەمە بۆچوونی با بڵێن بەشداربووەکانی تر و وڵاتەکانی تر بزانم لەسەر ئەوەی کە بۆچی کارەکەی ئێوە بۆتە کارێکی سەرنجڕاکێش و پێدانی خەڵاتی باشترین ئاکتەری کوڕ بۆ بەڕێستان لە چیەوە سەرچاوی گرتووە با بڵێن لە ڕووی نواندن و ناوەڕۆکی کارەکەی ئێوە بۆ یاخود بۆچی ئەگەڕێتەوە؟ طبعاً ئەو کارە ئێمە کە نمایشمان کرد لە دوای نمایشەکە بە تایبەت وڵاتی مەغرب و بە تایبەتتر ئوردن و تونسیش بە جۆرێک لە جۆرەکان سەرنجی ڕاکێشاندانشن کە قسان لەگەڵ ئێمە کردیان ینی وڵاتەکانی ئێمە بەدەر نییە لەمە بۆیە بابەتی مادەی هۆشبەر مادەیەکی گیانی ینی ئەمە و کارێکە پێشکەشمان کرد ئێمە هەندێک نووسین لە نووسینەکان هەندێک دروشم هەبوو کە تکامانە کرد دوورکەونەوە لەم مادانە هەندێک وێنەمان پیشاندا کە دوجار تۆ ئەم مادەیە بەکارێنی لە ڕووی دەروون و لە ڕووی تاک و لە ڕووی جەستە و لە ڕووی کۆمەلگا چی کارە ساتێکە قەومیانی بەڕاستی ینی ئەم وێنانەوە بە جۆرێک لە جۆرەکان نواندنەکان و بە جۆرێک تەواوی ئیشەکە بۆ بابەتێکی سەرنجڕاکێشەوە بوو بە بابەتی گفتوگۆ بەڕاستی ینی لە دوای ئەوەی کە نمایشەکان تەواوەکرات لە جۆرێک بە جۆرەکان لە جەلسەی نەقدی دروست دەکات بوو بە بابەتی گفتوگۆ کە بیرۆکە بۆ شەقام زۆر گرنگەوە بۆی ئێستش ئەم جۆرە بیرۆکانە کە بیرۆکەیەکی تەواو بڵێن ئەم جۆرە بیرۆکانە کە کێشەیەکی تەواو جیهانین ینی ئەبێ ئیشی لەسەر بکرێ. من دیسانەوە لەوێش داوام کرد لە کاتی نوانەکە ئەمە تەنیا ئەرکی هونەرمەند نییە بۆیە ئەرکی مامۆستایە ئەرکی مامۆستای زانکۆی ئەرکی مامۆستاکانی ناوەندیە لە چی وڵاتێک ئەگەر وڵاتی چی ئاینی بوون ئەرکی مامۆستا ئاینیەکانە ئەرکی ئەوانی کە وڵاتەکانیان وڵاتی غیرە ئاینی هەرچێک بڕێوە بە ئەرکی ئاینەکانی خۆیانە ڕۆژانە خەڵک و شیار بکەنەوە کۆمەلگە و شیار بکەنەوە دوورکەونەوە لەو مادە چکە مادەیە بەڕاستی تەواوی گیان فەرێک بەرە و جۆرێک لە جۆرەکان یەکترازانە بە. بەڵێ لە ڕێگای سکایپەوە و لا وڵاتی تونسەوە زۆر بەڕێز ڕزگار فەقەی دەرهێنەر و ئاکتەر سوپاس کە لەگەڵمان بوویت.